بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من حمە ڕەفیقم لە بەرنامەی میوان بە دیدارتان شاد دەبم. خۆشەویستان بۆم بەرنمەیە بە گرنگمانزانی قسە لەسەر بارودۆخی ئێستای ناوچەکە بکەین، بە تایبەتیش با مانجگرتنی بەرژەوەندیەکانی هەردوو وڵات لەلایەن ئەمریکا و ئێرانەوە ناوچەکە بەرەو چۆ دەگەیەنێت. هەروەها لە دوای هێرشەکانی سەر ئۆردن دۆخی ناوچەکە بەکوێ دەگات، ململانیەکانی نێوان ئەمریکا ئێران بەرەی مقاومە بەکوێ دەگات و دۆخی عێراق و هەرێمی کوردستان چی لێ دێت. بە دیوێکی ترا جەنگی ئیسرائیل حەماس کاریگەری بەسەر دۆخی عێراقەوە چییە، بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بە دۆزی ڕەوای کوردەوە هەیە. ئەبینین ئێستا منتیقەکە ئەکوڵێ لە هەڵقوڵاندایە، لەلایەک بەرەی مقاومە لەلایەک ئەمریکا ئێران یەکتری بە ئامانجەگرن و وەگەبیندرێ کوردیش پرشکی یاواگری بەرکەوتووە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەور و بابەتانە بە پێویستمان زانی میوانداری زۆر بەڕێز کارۆ خۆشناو سەرۆکی ئەنیستۆتی تۆژینەوەی ئەمریکی کوردی بکەین. کاکارۆقم کاتت باش. هەم کاتێک باش کاکە. سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئێستا منتیقەکە لە هەڵقوڵانێکی قوڵایە. ئەبینین ئەمریکا ئێران بەرەی مقاومە جەنگی حەماس و ئیسرائیل ئەگاتە تروک بەوەی کە گەیشتۆتەوە ئاستەی لە وڵاتانی ترەوە یەکتری بە ئامانجەگرن. دوا ڕووداویش دواپەرەسەندنیش ئەوەیە کە ئەمریکای بەتەواتی تووڕە کردووە مەسەلەی بە ئامانجگرتنی پێگەکانێتی لە وڵاتی ئۆردن. ئەم بارودۆخە چیمان پێڵێ؟ بەڵێ، سڵاو لە بەڕێزت کاک ئەحمەد، سڵاو لە بینەرانی بەڕێزی کەرکووک تەلەڤیزیۆنی کەرکووک. دیارە وەکو خۆت ئاماژەت پێ کرد لە پێشەچێکەیە ئەو منتیقەیە بەڕاستی بە قۆناغێکی بۆرچەرخانێکی چارە نووسازات هەیەپەڕێ. لە دوای 7 ئۆکتۆبرەوە ناکۆچیەکان زیاتر تەقیونەتەوە و پێم وایە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبر کاتێک کە زوتنەوەی حەماس هێرشێکی لە ناکاوی کردە سەر ئیسرائیل و ئەمە شۆکێک بوو بۆ هەم ئیسرائیلیەکان بۆ وڵاتانی تریش، بۆ دەستگا هەواڵگریەکانی ئیسرائیل و هێزی سەربازی و من پێم وایە ئەم هێرشەی حەماس هاوشێوەی هێرشەکانی 11 سێپتەمبەری ئەمریکایە بۆ ئەم ناوچەیە و دیارە لە دوای ئەوەیەکەوە حەماس توانی ئیسرائیل غافڵگیر بکە و ئەم قوربانیە زۆرە لە مەدەنیەکان کەوتەوە لە هەردوو لایە و پەرچەکردداری ئیسرائیلیش خۆتەزانی تاوەکو ئێستا بۆتە ڕۆژەف لە ناو کەناڵی میدیاکان کە نزیکەی گەیشتە 27,000 قوربانی لە ناو غەزە، جگەلەوەی کە حەماسیش لە پەلوپۆخراوە و پێم وایە ئەم هێرشەی حەماس گیانی خستەوە بەر ئەم بەرەی کە ناوی لە خۆی ناوە بەرەی مقاومە و هێزەکانی تریش لە عێراق، لە سووریا، هەتا حوسیەکان لە یەمەن، ئەمانە بەم هێرشەی حەماسە گەرموگوڕ بوونەوە، یعنی ئەمانیش چالاکیان زیاد کردووە وەکو بڵێ حیزبوڵڵای لوبنانی. بەڵێ حیزبوڵڵای لوبنانی ئەمانە پێم وایە بەشێکیان وەکو دەڵێ گیانیان بەبەرکرایەوە لە دوای ئەوەی کە حەماس توانی ئەم هێرشە بکە، ئەگەرچی باجێکی قورسیشی لە دوا هاتووە و پێم وایە ئەم باجە تەنها حەماسیش ناگرێتەوە، جگەلەوەی کە ئیسرائیل ئامانجی سەرەکی ئەوەیە کە بە تەواوی حەماس لە غەزەیە لە ڕێگەڕۆشە دەربێنێ و لە پەلوپۆیان بخاوە جارێکی تر ئەم ناوچەی کە پێی دەڵێن غەزە ناکەوێتە ژێر ڕفێکی حەماس بە هیچ شێوەیەک و پێم وایە لە دوای تەواوبوونی ئەم قۆناغی تریش دەست پێەکە هەم ئیسرائیل هەم ئەمریکا و ئەم هێزانی بەرەی مقاومەکەنە ئامانج اینجا لە عێراق بێ، لە سووریا بێ، حیزبوڵڵای لوبنانی بێ، حوسیەکان بێ لە یەمەن و بەوادرەکانیشی دەرکەوتون کە بۆ تەزانی ئێستا لە حوسیەکانی شەدرێ و هاوپەیمانی دروست بۆ لە نێوان بەریتانیا و ئەمریکا و هەندێک وڵات کە وڵاتی عەرەبیشی تایە کەندا و بۆ نمونە وەکو بەحرێن کە ئەندامە لەو هاوپەیمانێتیە و ڕێڕەوی ئاوی دەریای سووری دەتوانین بڵێن ئیفلیچ کردووە حوسیەکان، بۆیە ینی تا ڕادەیەک ئەم بڵێن ناوچەیە بە تەواوی ئەکوڵێ و خۆت باست کرد کە پرشتی ئەمە ئەگرە دوور نییە بەر ئێمەش بکەوێ کە ئێمە بەشێکین لەم ناوچەیە و پێگەیەکی جیۆپۆلیتیکی گرنگمان هەیە لە
لە ڕۆژهڵاتی ناوەڕاست و عراقیش خۆی کۆمەڵێک هێزی هەیە ئەگەر چی بە گوێرەی هەندێک یاسا و ڕێسا لە پەرلەمانی عراقا ئەم هێزانی حەشدی شەعبی کە بۆ بەمەرامی لە نێوبردنی داعشا دروست بوون خراونەتە چوارچێوەی منزومەی دیفاعی عراقی بەڵام لە ڕاستیدا سەرۆکوەزیرانی عراق کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە هێشتا نەیتوانیوە کۆنتترۆلی ئەم هێزانە بکە و لە قاڵبیان بدا و بیان ینی بتوانێت کۆنتترۆلیان بکە بەڵکو ئەم هێزانە بەشێکیان لە چوارچەوەی بەرەی مقاومەیە هێرشەکەن سەر بەرژەوەندەکانی ئەمریکا هێرشەکەن سەر کوردستان و هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت و کۆرمۆر و ئەمە وا دەکا کە بمانەوە نەمانەوێت ئەم ناوچەیە ئێستا بەرەو قۆناغێکە چێکە پێم وایە قۆناغی تەقینەوەی بەسی حەشدی شابیت کرد لەم دووسێ ڕۆژەیە نووسراوێک گڵاو بۆ نازانی نانی نووسراوەکە بنەماکەی بنەمایەکی دروستە یان فەیکە باسی ئەوواکە کە سەرۆکی دەستەی حەشی شابی داوە لە هێزەکانیانەکە لە باکوور و ڕۆژئاوای عێراق بکشێنەوە و هەروەها چالاکەکانیان ڕابگرن ئەمە تا چەند ڕاستە بەڵێ ئەمە دوای هاتنی ئیسماعیل قاعانی هات کە سەردانێکی ڕۆژی سێشەمەی ڕابردوو سەردانیی چەند کاتژمێری بۆ بەغدا کرد و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراقا بەگوێرەی سەرچاوەکان لەگەڵ محەممەد شیع سوودانیە دانیشتووە جگەلەوەش لەگەڵ سەرکردەکانی بەرەی مقاومە و هەندێک سەرکردەی گروپەکانی حەشدی شعبی لە ناو دووکەوانە وەلایی دانیشتووە بەوەیکەوە خۆیان بە دوور بگرن لەم ماوەیە لە هێرشکردنە سەر بنکە و ناوەندە دیبلۆماسیەکانی ئەمریکا چونکە دوای هێرشەکەی ئەوەی کە ئەمریکا حیزب وڵای عراقی بڵێن تۆمەتبار کرد بۆی کە هێرشی کردوتە سەر بنکەیە کە ناوی تاوەر 22 لە ناوخاچی ئوردن کە سێ سەرباز و سێ کوژراوی لێکەوتەوە جگە لە نزیکی 35 برینداریش ینی قوربانیەکان شۆکە بۆ ئەمریکا هەر کاتێک کاگ ئەحمەد ئەمریکا بخوێن لە سەربازەکانی بڕژێ و سەربازەکانی بکوژرێن پەرچەکردداری ئەمریکا زۆر تند و زۆر کەمەشکێنە بێ بۆیە بەڕاستی نەک هەر تەنها ئەم گروپانی کە تائیبی حیزب الله کە خۆت ئاماژەت پێکرد ڕاگەیراویان بڵاو کردوتەوە کە ئەوان هێرشەکانیان ڕدەگرن و لە زۆربەی بارگاکانیش کشاونەتەوە بەڵکو ئێران خۆشی ڕێگەی قەتەرەوە پەیامی بۆ ئەمریکا نردووە کە ئەوان حتا نوێنەری ئێران لە نەتەوەی گرتوەکانی شاگوتی ئێمە بە هیچ شێوەیەک کۆنتترۆلی ئەم هێزانەی کە ناویان لە خۆیان ناوبەرەی مقاومەن ناکەین و ئەوان فەرمان لە ئێمە وەرناگرن ئەوان سربەخۆ ئیشەکەن و سربەخۆ چالاکی ئەنجامەدەن بۆیە بەڕاستی ترسێکی زۆر هەیە هەم لە بەرەی مقاومە لە کەتایبی حیزب الله گروپەکانی تر و هەم لە خودی ئێرانیش لە پەرچەکردداری ئەمریکا ترسێکی زۆر لە ڕەتفعلی ئەمریکا هەیە کە ئایا ڕیاکشنی ئەمریکا چۆنە بێ و ئەگەریش هەیە کە ئەم کاردانەوانەی ئەمریکا بۆ هێرشەکەی سەر بنکەی سەربازی ئەمریکی لە ئوردن بە زنجیرە بێ ینی زنجیرەیەک بڵین پەرچەکرددار بێ کە ئەمریکا بەرنامی بۆ داڕشتووە و فەرمان لە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ئەمریکا کە جۆ بایدن و سەرۆکی ئەمریکایە دراوە بە لوید ئوستن کە وەزیری بەرگری ئەمریکایە و ئەم فەرمانە لە ئانوساتایە کە بەڵێ ئەجا دینە سەرەوە ببوورێت بە وردی دینە سەرەوە کە زۆرێک پێیان وا بوو هەر ئەو ڕۆژە ئەمریکا تۆڵی خۆی کاتەوە پەرچەکرددارێ بێت ئەمێ بزانم یعنی لە گفتوگۆکانی نێوان سەرۆکوەزیرانی عێراق و گروپەکانی سەر بە حەشدی شعبی و قائنی چی وتراوە باسی چی کراوە ینی تەنها خۆ بە دوورگرتن لەم ماوەیە لە چالاشیەکان یان شتی تر هەیە لە پشتی پەردەوە کە تا ئێستا نەزانراوە بەڵێ دیارە ئیسماعیل قاعانی شوێنگرەوەی قاسم سولەیمانیە بێگومان و خۆتەزانی قاسم سولەیمانی و ئەبمادی مهندس لە هێرشێکی درۆنی ئەمریکا لە سێیەکی 2020 لە فڕۆکەخانەی بەغدا کرانە ئامانج و ئەو کاتە شۆکێکی گەورە بوو بۆ ئێران و بڵین ئیسماعیل قاعانی کە ئێستا شوێنگرەوەی قاسم سولەیمانیە زۆر ترسی هەیە لەوەی کە بەشێک لە سەرکردەکانی هەم گروپی مقاومە و هەم خودی ئێرانیش بکرێنە ئامانج چونکە لە دووڕەوە کراونەتە ئامانج لە ڕووی ئابووری ئەم سەرکردانە خراونەتە لیستی تیرۆر و بڵین لیستی ڕەشەوە بابلوقەی ئابووریان لە سەردانراوە لەسەر گروپەکان و سەرکردەکانیش دووەم لە ڕووی سەربازیشەوە ئەگەر هەیە بکرێنە ئامانج و ئەمریکا سڵ ناکاتەوە چونکە سەربازی کوژراوە وەکو باسمان کرد ئەمریکا سەربازی بکوژرێ
ڕوبەڕووی فشارێکی ناوخۆیی زۆرە بێتەوە بەتایبەت ئیدارەی بایدن کە بە لاواز دەرەکەوێت ئیدارەی دیموکراتەکان و بایدن کە ئێستا لە کۆشی سپین و ڕوبەڕووی هەڵبژاردنێکی چارەنووسازە بنەوە لە مانجی 11 ئەم ساڵە لە 5 11 2024 هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا و هەڵبژاردننی کۆنگرێس ئەکرێت بۆیە دیموکراتەکان ئێستا ڕوبەڕووی فشارێکی شقام و شارعی ئەمریکی بوونەتەوە ئەگەر پەرچەکردارێکی وان نەبێت لە ئاستی تەموحاتی شقامی ئەمریکی نەبێت لە خۆیان نەترسن شقامی ئەمریکی متمانیان پێ نەکاتەوە دووبارە بە بایدن و ئیدارەی دیموکراتەکان بۆیە ئیسماعیل ترسی هەیە کە پەرچەکرداری ئەمریکا زۆر قرس بێ بۆیە لەگەڵ سەرکردەکانی بەرەی مقاومەیە کۆبۆتەوە گوتوویەتی کە ئێران بە هیچ شێوەیەک ڕازی نییە ئێوە تەسعید بکەن و هێرشی زیاتر بکەن چونکە بەرژەوەندەکانی ئێران لەم ناوچەیە ئێستا لە ژێر ڕەحمی ئەمریکادایە و ئەمریکا بەڕاستی بەرنامەشی داڕشتووە و ترسێکی زۆری شەیە کە بەشێکی زۆری ئەم سەرکردانە بە زنجیرە بکرێن ئاماس بڵێ اینجا قسە لەسەر ئەو بەرنمەیەکەین بەرنمەکە بەرنمەیەکی ڕاگوزەرە بێ یا بەرنمەیەکی تۆکمەی بە شێوەیەکە کە مەشکێنە بەرامبەر بە نارەکانی خۆی کە ئەمریکا ئەنجامێدا بەڕای ئێوە ینی تەنها وەڵامدانەوەی بۆ کبکردنەوەی دەنگی شەقی با بڵێنەوەی کە پێ شەقامی ئەمریکی یان نەخێر ئەمجارە وەڵامدانەوەکە وەڵامدانەوەیکی جدی و کە مەشکێنە بێ بڵێ پێم وایە وەڵامدانەوەکە دەبێت لە ئاستی شەقامی ئەمریکیدا بێ دەبێت ئەمریکا تۆڵی ئەم سێ سەربازە بکاتەوە بەڵام ئەمریکا لەگەڵ ئەوە نییە کە بەرەی شەڕ فراوان بێ ئەمریکا لەگەڵ ئەوە نییە کە بەرەیەکی تری شەڕ بکرێتەوە و وەکو جاران دەبێت ئێمە لەوەش حاڵی بین کاک ئەحمەد کە ئێستا میکانیزمی شەڕکردن جیاوازە لە جاران ئەوە نییە دوو وڵات دوو هێز بەرامبەر بە یەک شەڕکردن ئێستا میکانیزمی شەڕ تەکنیکی شەڕ بە شێوازی درۆنە بە شێوی تەکنۆلۆژیە بۆیە ئەمریکا هەتا لە دوای پەرچەکرداری ئیسرائیلیش بۆ سەر حەماس و بۆ غەزە هەمیشە لە هەوڵی ئەوەدا بوو کە بەرەی شەڕەکە فراوان نەبێ هەمیشە لەگەڵ ئەوەدا بووکەوە ئەم شەڕە قەتیز ببێ لە غەزە ئەمە لەلایەک لەلایەکی تر ئێران و گروپەکانی تر نێنە ناو ئەم شەڕە بەڵام دیارە گروپەکانی بەرەی مقاومە کۆنتڕۆڵ نەکران و ناشکرێ بۆیە پێم وایە ئەم کار و کاردانەوانە ئەم وەڵام و وەڵامکاریە بەردەوامە بێ یعنی درێژە دەچێشێ ئەمریکا وەڵامیان دەداتەوە بەڵام ئەم گروپانش بێدەنگ نابن بێگومان ئەمریکا حسابی بۆ ئەش کردو دوای وەڵامدانەوە کەش وەڵامی گروپەکان چی دەبێ ینی ئەم حسابش کراوە پێم وایە کە بەڵام ناگاتە ئەو ڕادەیەکەوە بەرەی شەڕەکە فراوان بێ ببێتە شەڕ لە نێوان بەرەی ئێران بە تەواوی ئێرانیش تێوە بگلێ و بەرەی ئەمریکا و ڕۆژئاوا ینی ئەمە بەم شێوەیە گەورەیە نابێ بەڵام گروپەکانیش چونکە کۆنتڕۆڵ ناکرێن و متمانەیان نیە هەتا ئەم هودنەی کەتابی حزبوڵڵاکە ڕایگەیاندووە ینی متمانەی نییە ئەمریکا ڕایانگەیان هەندێک بەرپرس لە پنتاگۆن و کۆشتسپی وتیان بعد فەوات ئەوان وەکو دەڵێ لە کاتێکی بەسەر چووە ئێوە ئەم هودنەیەتان ڕاگەیاندووە بۆیە پێم وایە بەرامبەر بەم گروپانە ئەمریکا بەدەستێکی پۆڵاین و وەکو خۆت باست کرد گورزێکی کەمەشکێنیان لێدا بەڵام ئەمە بەردەوامە بێ ئەوانیش گورز لە بنکەی سەربازی ئەمریکا خود ناوەندی دیپلۆماسی ئەمریکا ئەدەنەوە پێم وایە ئەم وەڵامکاری بەردەوامە بەڵام نە ئێران لە بەرژەوەندیەتی ڕاستە خۆ بێتە ناو شەڕەکە نە ئەمریکاش لە بەرژەوەندیەتی بەرەیەکی تڕی شەڕ بکات و چکە هەڵبژاردننی لە پێشە بۆیە پێم وایە ینی ئێرانیش لە خەمی ئەوە نیە قوربانی لە نێوان گروپەکانی تر لە حەماس بکەوێتەوە لە گروپەکانی حەزی شعبی لە عێراق و لە سووریا و حزب الله و حتا حوزیەکانیش لە ئێمن چیان بەسەردێ کێشەنی ئەوانە ئێران زۆر لە خەمی ئەوەدانە گرنگ خۆی سەلامەت بێ گرنگ ئەو شەڕە نەبێ کە ئێران و ئەمریکا بە تەواوی بکەونە شەڕەوە و ڕوبەڕوو یەکتر ببنەوە چونکە لەم کاتەدا هەم ئێران زەرێکی زۆر زۆرەکە و هەمیش ئەمریکاش بەڕاستی بەرژەوەندەکانی لێرە زۆرن و بنکەی سەربازی و بنکەی دیپلۆماسی لە وڵاتانی کەندا و لە عێراق لەم ناوچەیە زۆرن بۆیە ئەمریکاش تووشی زەرەرە بێ بۆیە پێم وایە لەم چوارچێوەیە لەم قۆناغەدا لەم چوارچێوەیە کار و کاردانەوە وەڵامکاری لە نێوان گروپەکانی حەزی شعبی و ئەمریکایە بەردەوامە بێ و ئەمە ینی وا دەکا کە ئەمریکا بەردەوام بێ لە خۆ ئامادەکردن بۆ وەڵامدانەوەی ئەم گروپانە بڵێ ینی با ئەو پرسیارش بکەین ینی ئێمە وەکو هاوڵاتیەکی کوردی عێراقی یان وەکو ئەوەی کە پەرۆش و دەربەست بۆ سیادەی عێراق و هەرێمی کوردستان ئێران و ئەمریکا نزیکەی 45 ساڵە لە ململانێ لە 79 تا ئێستا ڕاست یعنی پرسیارەکە ئەوەیە بۆچی ینی ئەو دوو وڵاتە دژبەرەی یەک بۆچی عێراق و هەرێمی کوردستانیان کردووەتە
یەکلاکردنەوەی ململانەکانی خۆیان ینی بۆ لێرە ئەیانەوێ لە عێراق ئەیانەوێ ململانەکانی خۆیان ساغەوەکەن چۆن بەم پلانجیێڕیان بەر بەم ئاڵۆزی و شێوەی کە ئەوان دایانەوێت لە عێراقا دروست بێ بژیرەوە چی بکرێ بۆ ئەوەی عێراق نەبێتە بەشێک لەو ململانەیە. بەڵێ بەداخەوە عێراق بۆتە بەشێک لە ململانەیە و ئەمەش بە هۆکاری ئەوەی کاک ئەحمەد کە بەداخەوە نیشانەیەکی پرسیاری گەورە لە سەروەری عێراق هەیە، یعنی عێراق نەیتوانێت سەروەری و سیادەی خۆی بپارێزێ و ئەم سیادەیە شکێنراوە لەلایەن وڵاتانی ئەم ناوچەیە و هەندێک جار لەلایەن خودی ئەمریکاشەوە سەروەری عێراق شکێنراوە. بنمونە ئێران ینی تورکیا بەردەوام سەروەری عێراق و هەرێمی کوردستان ئەشکێنن و هەندێک جار ئەمریکاش بەبێ پرسی عێراق مەسەلەن ترەمپ لە کریسمسی 2019 و 20 بەبێ پرسی سەرکردایەتی سیاسی عێراق هاتە عین الەسەد و دواتر ڕۆیشتەوە اینجا عێراق پەیزانی کە هاتووە. مەبەستم سەروەری عێراق یەکێکە لەو خاڵانەی کەوە وای کردووە عێراق ببێتە گۆڕەپانی یەکلاکردنەوەی ململانەیە یاخود ئەو شەڕی کە پێی دەڵێن حرب بالوەکالە، یعنی حربی شەڕی پرۆکسیەکان. ینی ئەمریکا لێرە تەواجودی هەیە بە شێوەیەکی یاسایی و ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیژی لەگەڵ عێراقا هەیە و ئەم گروپانش کە لێرە هەن کە لە ئەسڵا بە فتوایەکی عەلی سیستانی دروست بوون گروپیەکانی حەشدی شعبی بەشێکیان بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش، بەڵام دواتر ئەم گروپانە بەڕاستی وەکو بڵێ فراوان بوون و ئامانجەکانیشیان گۆڕانکاری بەسەرهات. بەڵێ اینجا ئەم گروپانە ئێستا ئێران بەکاریان دێنێ و تەنانەت بوونە بەشێکیش لە ململانیەکانی ناوخۆی عێراقیش زۆر ڕاست ینی هەر نەک ئەوە بەڵکو چونە ناو پرۆسی سیاسی و ئەندامی پەرلەمانیان هەیە، ئێستا لە ناو حکوومەتی محەممەد شایع سوودانی وەزیریان هەیە، بۆیە بەگشتی عێراق بەداخەوە هەندێک بە دەوڵەت لە ناو دەوڵەتێکی ترە وێلایەنەکە. ئەمەش بۆ چوونێکی دروستە، ینی دەوڵەتی قوڵی عێراقن بەشێکیان و کاریگەریان لەسەر پرۆسی بڕیاردان هەیە و لەژێر فشار و لەژێر هەژمونی ئێرانیشە. یعنی ئەگەر بشێ بڵێین ئەوان هەندێکیان ئەجندای ئێران لە عێراق جێبەجێ ئەەکەن و ئێران بەکاریان دێنێ، ئەگەرچی ئێران کۆڵی لەوە دەکات کە فەرمان لە وەربگرن وەکو ئەو ڕووداوی ئەخیر کە ڕوویدا، بەڵام بەگشتی ئەم گروپانە بەڕاستی بانی بەوەکالەت شەڕەکەن لە جیاتی ئێران و بەرژەوندەکانی ئەمریکا ئەکەنە ئامانج بە مەبەستی دەرکردنی ئەمریکا لە عێراق، بەڵام ئەم ئامانجەش پێم وانییە بەم فشارانە بەم هێرشانە بهێن نەدی و ئەمریکا پێم وانییە بە دەرکردن بڕوا لە عێراق بە هیچ شێوەیەک، بەڵکو چونکە ئەمریکا ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیژی لەگەڵ عێراق هەیە و دایلۆگ بەردەوامە لە نێوان عێراق و ئەمریکا. بڵێ لە دوای کشانەوەیان لە 2011 دواتر لەسەر ڕاستپاردە و داواکاری حکوومەتی عێراق ئەمریکیەکان گەڕانەوە عێراق زۆر ڕاست کە داعش دەرکەوت. ئێستاش ئەو ڕەنگە پێی وابێ کە ئەم ئیزندانێکی ناکامڵ بێ یا جۆرێک لە جۆرەکان ئەمری واقعیا دیفاکتۆییان پیان وابێ بەسەرە جێبەجێ ئەکرێ و دەرەکرێن لە کاتێکە ئەوان بە داواکاری هاتوونە نەک زۆر ڕاست بە زۆر هات بێتن. قسە لەسەر مانەوەی هێزەکانی ئەمریکاکەین، قسە لەسەر ئەگەری کشانەوەی هێزەکانی ئەمریکاکەین، قسە لەسەر ئەو ئەگەرەشەکەین ئەگەر ئەمریکا بڕیاریدا لە چوارچێوەی استراتیژی عێراقا بکشێتەوە ئایا لە هەرێمی کوردستان ئەمێنێتەوە و هەروەها قسە لەسەر ئەواکەین چی بکرێ کورد چی بکا بۆ ئەوەی لانی کەم ناوچەیەکی دژەفڕین بۆ خۆی دروستکاوی کە لە بڕیاری 1688 ئەگەر هەڵە نەبم ئەنجومەنی ئاسایی شتێکی وا جارێکی تر ئەم بەندە زیینو کاتەوە یا ئەکتیڤی کاتەوە بۆ ئەوەی ناوچەکەی نەبێتە با بڵین هەڵفڕینی درۆنەکانی تورکیا و ئێران و ناوچەیەکی سەقامگیری هەبێ ئەگەر ئەمە بکرێ ڕۆژئاوای کوردستانیش بکرێتەوە هەر زۆر باشتر. هەموو ئەمانە گفتوگۆ دەکەین بەڵام ناوڕێک وەرەگرین و دواتر دەین وڵاتە. باش لە کەرکووک FM-ەوە لەگەڵتانی كركوك FM 93.3. Ses bizden, görüntü hayali sizden. Kerkük FM. بینەرانی بەڕێز و خۆشەویست دووبارە سڵاوتان لەبێ بەردەوامین لە سەر پێشکردنی پرۆگرامەکەمان. بەڕێز کار و خۆشنا و قسە لەسەر ئەواکەین کە ئەمریکا زۆر جار قسە دێتە سەر باس و خواسی ئەوەی ئەکشێتەوە ناکشێتەوە ئەمێنێتەوە ئەڕۆ ئەمە
ئەگەر بکری عنی خوێندنەوەیکی استراتیژی خوێندنەوەیکی ئەکادمی بۆ مانەوەی هێزەکانی ئەمریکا یاخود دەرچوونیان لە عێراق بکەین. بەڵێ دیارە خۆت ئاماژت پێکرد کە ئەمریکا لە چوارچێوەی بانگوازی عێراق لە 2014 گەڕاوە بە شێوەیەکی سەربازی و دواتر دوای کوژرانی قاسم سولەیمانی و بمەتی مهندس دەنگێک بەرز بووی ئەو کاتە لە ناو پەرلەمانی بەغدا بەتایبەت ماڵی شیعە بەبێ بەشداری کورد و سونە بڕیارێکیان دەرکرد کە دەبێ هێزەکانی ئەمریکا بچنە دەرەوە وەکو ڕیاکشن و بڕکاردانەوەی کوژرانی قاسم سولەیمانی و بمەتی مهندس ئەو کاتە ئەمریکا هەستی کرد لە ڕووی یاساییەوە مانەوەی کەوتۆتە ژێر پرسیارەوە بۆیە دووبارە پێداچوون بە ڕێکەوتنامەی چوارچێوەی استراتیژی کرا و ڕێکەوتنامەکە لە سەردەمی مستەفا کازمیە دووبارە نوێ کرایەوە و ئەمەی ڕۆڵی هێزەکانیان لە هێزی شەرکەرەوە گۆڕا بۆ هێزی ڕاوێژکار و ڕاهێنەر و لە چوارچێوەی ئەمەدا ئەمریکا و هاوپەیمانانیشی مانەوە بۆچی بۆ دژایەتیکردنی داعش بۆ ئەوی کە داعش لە ڕێگوڕیشە دەربێنن جارێکی تر داعش نەتوانێت وەکو جاران ئاکتیو بێتەوە چونکە لێرە و لەوێ هەندێک خانەی نووسیان ماوە خۆتەزانی شەڕی پارتیزانی لە هەندێک ناوچەی ناکۆچی لەسەر کوردستانیەکانی ناکۆچی لەسەر هەند داعش و هەندێک جار ینی هێرشەکەن بۆ سەر چەند ڕۆژێک لەمەوبەر لە ناو سنتەری کەرکووکە چالاکییان کرد. بەڵێ اینجا ئەمە بڕاستی مانەوەی سەرەکی هێزەکانی ئەمریکا و پەیمانان بۆ یەکەوە دژاتی داعش بکەن ئەمە لە لایەکی تر عێراق خۆی پێویستی بە مانەوەی هێزەکانی ئەمریکا و پەیمانانە لەبەرچی چونکە عێراق نەژێرخانی سیاسی ئەوەندە تۆکمەیە نەژێرخانی ئەمنی و سەربازی ئەوەندە تۆکمەیە نەژێرخانی ئابووریشی ئەوەندە تۆکمە نەسیادەکەشی جێگیرە کە بتوانێت بچوونە دەرەوەی ئەمریکا هاوپەیمانان سەر پێی خۆی بوەستێ ینی دڵنیاین کە ئەگەر بێت و ئەمریکا و هاوپەیمانان وەکو هاوشێوەی سینناریوەکی ئەفغانستان لە عێراقا نەمێنن ئەو کاتە عێراق بەرەو تونێلێکی تاریک دەچێت ئەو کاتە عێراق بەرەو ئەگەری شەڕی ناوخۆی شیعە هەیە ئەگەری شەڕی ناوخۆی شیعە هەیە بەڵام کە ئەوە ئازانی بۆ جەخر لە دەرچوونی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانانە کاتە حکوومەتی عێراق شارێکی لەسەر حکوومەتەکە یان ئەوە خواستی حکوومەت خۆیەتی پێم وایە کاگ ئەحمەدجان محەممەد شیعە سوودانی و عەقڵمەندانی شیعە عەقڵمەندانی ماڵی شیعە دەزانن کەوە بە کشانەوەی ئەمریکا لە عێراق عێراق لە پەلوپۆ دەکەوێت و خۆت ئەگەر هەر لە بواری ئابوووریە دیقەت بدەی ئەگەر ئێمە دەزانین کەەوە پارەی نەوتی عێراق و دەجی عێراق لەژێر دەستی ئەمریکادایە و ئەمریکا ئەگەر بێت و لە عێراق نەمێنێ و ئەگەر کەمترین پاکێجی ئابلوقی ئابووری بخاتە سەر عێراق دیناری عێراق و ئابووری عێراقی بەرەو چ وێرانەیەکە چێ اینجا عەقڵمەندانی شیعە دەزانن کەەوە عێراق ناتوانێت دەستبەرداری ئەمریکا بێ بەڵام وەکو خۆت باس کرد لە ژێر فشاری کۆمەڵێک لە گروپی ڕادیکاڵ و توندڕەوی شیعەدان کە ئەم گروپانە ئەمانیش بە دەستی دەرەچی یاخود لە ژێر فشاری ئەجیندای دەرەچیەوە داوا دەکەن کە ئەمریکا لە عێراقا بکشێتەوە یاخود دەربکرێ بەمانای بەڵام بۆ ئەمریکا زۆر قورسە و ناژبێ و ناشیکەن پێم وانێ ئیدارەی بایدن چونکە لە بەردەم هەڵبژاردنیشە ینی بە هیچ شێوەیەک بە دەرکردن لە عێراقا ناڕوە بەڵام لە چوارچێوەی دایالۆگی استراتیژی ئەگەر بێت و عێراق بتوانێت سەر پێی خۆی بوەستێ پێویستی بە هێزەکانی ئەمریکا و پەیمانان نەمێنێ بە دڵنیاییەوە ئەم هێزی کە ماوەشن کە 2500 سەربازی ئەمریکیە ئەمانش ڕاوێژ و ڕاهێنانەکەن خۆت ئاماژەت پێکرد ئەمانیش دەکشێنەوە ینی بە دایالۆگ و بەڕێکەوتن دەکشێتەوە ئەمریکا لە عێراق دەکشێتەوە ئاساییە و هەتا ڕۆژی قیامەتیش ئەمریکا لە عێراق و لە هەرێمی کوردستانە نامێنن دەبێت ئێمە ئەوە بزانین بەڵام کەی لەبەرژەوەندی عێراق و هەرێمی کوردستان بوو ئەو کاتە بۆ ئێمەش باشە بۆ ئەمریکاش باشە بکشێنەوە بەڵام ئێستا لە حاڵی حازرە کە ناوچەکە گەرمە و هەمیشە ینی پێکدادان هەیە لە نێوان ئەم هێزە نەیارانەدا بە دڵنیاییەوە ینی کشانەوەی ئەمریکا لە عێراق و هاوپەیمانان لە عێراق ئەوە عێراق وەکو باسمان کرد بەرەو تونێڵی تاریک دەبەن یەک دوو دەبێت ئێمە لە بەرچاوێک کە ئەمریکا بکشێتەوە خۆ وڵاتانی تر نامێنەوە ینی وڵاتانی تریش هەموو باڵێزخانە و قوسڵخانەکانی خۆیان دەکشێنەوە چونکە ئەوان بەهۆی ئەمریکاوە لە عێراق ماوە ینی خۆت بێنە بەرچاوی خۆت کە لە کابۆلە لە پایتەختی ئەفغانستان کە ئەمریکا کشاوە هیچ وڵاتێکی تر ینی لەوێ نەمایەوە دوای ئەمریکا اینجا ئەگەر عێراق ئەو کاتە چونکە دەبێتە گۆڕەپانی شەڕ لەوانێ شەڕی ناوخۆی لێ بکەوێتەوە لەوانێ شەڕ لەگەڵ بڵین گرۆپەکان لە نێوان خۆیاندا لەگەڵ پێکاتەی مەزهەبیەکان لە نێوان خۆیاندا شەڕ ڕووبدا و عێراق بەرەو داهاتوێکی نادیارە چێ بەڵام ئەمریکا کە ئەم ڕاستیە بزانێ چۆن دوای ئەو هەموو قوربانیە دوای ئەو هەموو تێچۆ
دارایی کە کردوێتی لە 2023 تا ئێستا چۆن وا بە ئاسانی دەستبەرداری عێراق بێت لە کاتێکە جەناب دەزانی ینی لە دوای جەنگی جیهانی دووەم و ئەمریکا با بڵین پێگەی ئەسکەریە بوونی وەکو هێزێکی سەربازی لە یابان ماوەتەوە لە دوای جەنگی جیهانی دووەم لە کۆریای باشوور ماوەتەوە لە ئەڵمانیا لە زۆربەی ئەو وڵاتانی کە وڵاتە ئەوروپیەکان و وڵاتانی تر ماوەتەوە تا ئێستا ینی پێگەی ئەسکەری ئەمریکایە بوونی ئەمریکا لەو ناوچانە ماونەتەوە ینی مەسەرم بۆچی لە عێراق نەمێنێتەوە لە کاتێکە ئەزانی ئەم بارودۆخە دووبارە دروستە بێتەوە ڕەنگە سیستەمێک دروست بێتەوە نیزامێک دروست بێتەوە زۆر خراپتر بێ لەوەی کە سەدام دەرحەق بە گەلی عێراق و دەرو دراوسەکان و وڵاتانی تر ئەنجامیدا ئەمریکا چۆن ینی پرسیارەکە ئەوەیە ئەمریکا ئەو هەموو هەڕەشەو مەترسیە بزانێت لە دوای کشانەوەی کە ڕوئەدا چۆن جێی دێڵێ بەڵێ کاک ئەحمەد تۆ شتێکی باشت بیرخستنەوە پرسیارێکی زۆر جوانە و لە جێگای خۆیەتی ئەمریکا لەسەر ئاسی جیهان هەر کاتێک چوو بێتە وڵاتێک ئەگەر بە شێوەی سەربازیش کشا بێتەوە بە شێوەکانی ترگەڕاوەتەوە یان لە ڕێی دیبلۆماسی لە ڕێی کۆمپانیا ئابوووریەکانی ینی ئەمریکا پێم وانە بە هیچ شێوەیەک لە داهاتوێکی نزیکە عێراق جێبێڵێ چونکە لە پێناوی عێراق ئەمریکا قوربانی داوە خوێنی ڕشتووە 5,000 سەربازی لە عێراق کوژراوە 3 تریلیۆن دلاری لە عێراق سەرف کردووە بەڵێ بۆی عێراق ببێتە نمونەیەکی جوانی دیموکراسی بۆ ئەم ناوچەیە و هەم وڵاتێک بێ وڵاتێکی فیدرالی دیموکراسی مافی مرۆڤ مافی پێکاتەکان لە عێراق پارێزراو بێ و نمونەیەک بێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆەوەی وڵاتانی تریش سەیری بکەن هەرچەندێ بە دەستور وایە بەڵام اینجا لەم دەستورەش ئەمریکا ڕۆڵێکی گرنگی هەبوو لە نووسینی دەستوری عێراق بۆیە ئەنی دیارە کاریگەری عەقڵی ئەمریکی بەسەر داڕشتنەوەی دەستوری عێراقیە دیارە زۆر ڕاست اینجا ئەم ئەمریکایە کە ئەم قوربانیەی دابێ ئاسان نییە بەڕاستی دەستبەرداری عێراق بێ لە عێراق بکشێتەوە بە داوای چەند گروپێکی کە حکوومەتی عێراقیش بە لە یاسا دەرچوو ناوی هێناون و ئەمریکاش بە لە یاسا دەرچوو ناوی هێناون کە ئەمانە وەکو مرتەزەقە هەندێک وای دەڵێن یاخود گروپی بڵین لە یاسا دەرچوو کە هەوڵە دەن فشار بخەنە سەر ئەمریکا ئەمریکا پێم وانە ئەمە ینی لە ئەجیندایە هەبێ لەم ماوەیە لە داهاتوویەکی نزیکە بکشێتەوە بەڵام دەبێت ئەوەشمان لە بەرچاو بێ هەتا ڕۆژی قیامەت ئەمریکا نامێنێتەوە لە عێراق ینی ئەمریکا وەکو بەهێز ڕەنگە لە ڕێی سێکتەری تر بمێنێتەوە لە ڕێی دیبلۆماسیەوە بمێنێتەوە لە ڕێی اقتصادی ئابووریەوە بەڵێ بمێنێتەوە بەڵام وەکو هێز ڕەنگە ئەمریکا ڕۆژێک ڕۆژان بکشێتەوە ئەگەرچی ئەو عێراقا بەڕاستی تاوەکو ئێستا ئەو عێراقا نییە کە ئەمریکا خەونی پێوە دەبینی ئەمریکا هات بۆ ئەوی عێراق بێتە نمونەیەکی جوان و بەڵام لەگەڵ ئەوەشە ینی پێم وایە ئەم ڕێکەوتن نامە استراتیژی کە لە نێوان عێراق و ئەمریکایە هەیە چوارچێوەیەکی داڕشتووە بۆی لە چوار بوارە هاوکاری ئەمریکا هاوکاری عێراق بێ لە بواری سیاسی بۆی لە ناوەندی دەوڵەتەکاندا عێراق وەکو وڵاتێکی خاوەن سەروەری مامەڵەی لەگەڵ بکرێ و لە بواری ئابووری وزە بۆی بتوانێت عێراق ئیستیسمار بکە لە ژێرخانی ئابووری خۆیە بۆی ژێرخانی ئابووری خۆی دروست کاتەوە بتوانێت بێتە خاوەنی بڵین اقتصادێکی بەهێز وەکو وڵاتانی کەنداو و دەستبەرداری غازی ئێران و بڵین ئاتیماتکردن بێ لەسەر عێراق و لەسەر ئێران و تورکیا و لە ڕووی سەربازی و ئەمنیشەوە بتوانێت دیفاع لە خۆی بکە بۆی سبینێ گروپێکی ڕادیکالی وەکو داعش دروست بێتەوە تونڕەوی وەکو داعش یاخود گروپەکانی تر قائیدە ئەوانی تر بتوانێت دیفاع لە خۆی بکە ینی هەر کاتێک ئەمریکا بڵین گەیشتە ئەو قەناعەتی کە ئەمریکا دەتوانێت لەم چوار بوارەیە لە بواری کەلتوری و یەکبان لاەنەشەمبیریشەوە عێراق ببێتە ئەو وڵاتە ئەو کاتە ئەم ڕێکەوتنامەیە پێم وایە بۆ ئەوە کراوە بۆی ڕۆژێک لە ڕۆژان عێراق بگاتە ئەو لیڤڵە ئەو ئاستە و ئەمریکا بە تەواوی بکشێتەوە لە عێراق ینی ئەمریکا هەتا نامێنێتەوە لە عێراق بەڵام دەبێت کاتێک بکشێتەوە دڵنیا بێت لەوەی کە بەیانی گروپێکی تری تیرۆریستی هاوشێوەی داعش دروست نابێتەوە کە بەیانی مەترسی هەبێت لەسەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا ینی دەبێت دڵنیا بێت شتێکی وا دروست نابێتەوە کە مەترسی بخاتە سەر ئەمریکا وڵاتانی ڕۆژ ئاواش بەڵێ زۆر باشە مەسەلەن تا هێزەکانی ئەمریکا تا ئەم لەحزەی ئێمە گفتوگۆکەین بوونیان هەیە و لە عێراقان و لە هەرێمی کوردستانە بوونیان هەیە بۆچی ئەمە ینی کورد وەکو دەرفەتێک نایبینێ داوا بکە ینی لە ڕێگەی یوئێنەوە لە ڕێگەی یونامیەوە مەسەلەن کە نوێنەرایەتی یوئێنەکە لە عێراق داوای ئەوە بکە کە لانی کەم ئەوەی کە پێوترێن ناوچەی دژەفڕین ئەوەی کە لە 91 ئەکتیف بوو
دووبارە داوای ئەکتیڤکردنەوەی ئەو بڕیارە بکە و جارێکی تر هەرێمی کوردستان نەبێتە ینی گۆڕەپانی ململانی وڵاتانی ئیقلیمی و نێودەوڵەتی بەوەی کە ئێستا ئیبینین بەردەوام ئاسمانی هەرێمی کوردستان لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوە لە ڕێگەی درۆنەوە هەم سیادەکەی پێشێ دەکرێەوە هەمەکرێ بە ئامانج. بەڵێ پێم وایە کە لەسەر ئاستی دام دەستگاکان هەرێمی کوردستان خۆشبەختانە توانیویەتی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئێران و لەگەڵ وڵاتانی یار و نێارکە لەم ناوچەیە لەسەر ئاستی دام دەستگا بڵین حکومیەکان هەم کۆنسوڵخانەی ئەمریکا لە هەولێرا هەیە هەم دوو کۆنسوڵخانەی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر و سلێمانیا هەیە و هەرێمی کوردستان هەوڵی دا و هاوسەنجی ڕابگرێ و باڵانس ڕابگرێ لە پەیوەندیەکانی لەگەڵ ئەم وڵاتانە و چونکە ئێران لەلایەک هاوسەیەکی هەمیشەییە و ئێمە مێژوویەک هەیە بڵین لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە و ینی لەگەڵ ئەمریکاشە بێگومان ئەمریکا ڕۆڵێکی یەکلاکەرەوەی هەبووە لە دەرکردنی بڕیاری 688 یانجومی ئاسایش لە ساڵی 91 بۆی هەرێمی کوردستان بە خاک و خەڵک و ئاسمانیەوە پارێزراو بێ لەو کاتە لە ژێر فشاری ڕژێمی سەدام و ڕژێمی بەعەز و دواتر بڵین ینی ئەمریکا گەورەترین کۆنسوڵخانە لە هەولێری پایتەختە ئاکاتەوە کە نزیکەی 1 ملیار دۆلاری تێچێ و جگەلەوەی کە ئێستا کۆنسوڵخانە هەیە بەڵام بینای کۆنسوڵخانە ئەمەکەی تەواو دەبێت ڕەنگە لە کۆتایی ئەم ساڵە 2024 تەواو بێ اینجا هەوڵی هەرێمی کوردستان هەوڵی داوە سەرکردایەتی سیاسی کوردستان هەوڵیان داوەکەوە لەسەر ئاسی دام و دەستگا فەرمیەکان هاوسەنجی ڕابگرن لە نێوان پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بەو مانایی کە هەرێمی کوردستان نەبووەتە بەشێک لە بەرەی شەڕ بەشێک لە ململانی نەچۆتە پاڵ ئێران یاخود ئەمریکا بەڵکو هەوڵی داوە هاوسەنجی لە نێوان ئەمانە ڕابگرێ و ئەوەی جنابیش دەفەرمی کە هەرێمی کوردستان دەبێ ینی داوا بکە بۆی پارێزراو بێ بۆی هەم سیادەکەی پارێزراو بێ سەروەریەکەی پارێزراو بێ هەم خەڵک و خاکەکە و ئاسمانەکەشی پارێزراو بێ داوای بڵین داوا لە ئەمریکا و یاخود نەتەوە یەکگرتوەکان بکەن ئەنجومەنی ئاسایش بۆی بڕیارێکی هاوشێوی 688 دەربکرێ پێم وایە ئەمە لەسەر ئاستی باڵا هەوڵ دراوە ینی بەڵێ پێم وایە لەسەر ئاستی باڵا هەوڵ دراوە کە قسە لەگەڵ ئەمریکا بکرێ بۆ ئەوەی کەەوە ئەمریکا بتوانێت سیستەمی دیژە موشک یاخود درۆن بداتە هێزەکانی پێشمەرگەش چۆن بنکەکە سەربازەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانە سیستەمی دیژە موشک و دیژە درۆنیان هەیە و سەربازەکانی خۆیان دەپارێزن ئەو هاشێزی پێشمەرگە و خاک و ئاسمان و خەڵکی هەرێمی کوردستانی بپارێزن چونکە زۆربەی ئەم هێرشانەی کە لەلایەن گروپە لە یاسا دەرچوەکانی بەرەی مقاومە دەکرێتە سەر هەرێمی کوردستان بە پاساوی بوونی هێزەکانی ئەمریکایە بۆیە پێم وایە ئەمە ئەرکێکی ئەخلاقی ئەمریکاشە کە مادام لەبەر پاساوی مانەوەی هێزەکانی ئەمریکا هێرش دەکرێت سەر هەرێمی کوردستان ئەرکی ئەمریکاشەکە ناوچەکە بپارێزێ بۆیە لە بودجەی ساڵی 2024 پنتاگۆن بەشێک لە پارەی تەخسیس کراوە بۆ ئەوەی کەوە هەندێک لە دیموکراتەکان و کۆماریەکان لە ناو کۆنگرێسی ئەمریکا هەوڵیان داوە پرۆژیاسایکی وان لە ناو بودجەی 2024 جێ کردێتەوە بەتایبەت لە وەزارەتی بەرگری و پنتاگۆنی ئەمریکا بۆی سیستەمی دژە موشک و دژە درۆن بدەنە پێشمەرگە و پێم وایە ئەمەش لە داهاتوودا دەچێتە بواری جێبەجێکردن و ئەم سیستەمە لە داهاتوودا دەدرێتە پێشمەرگە بۆی خۆی بپارێزێ لەم هێرشانێک کە بە پاسایی بوونی هێزەکانی ئەمریکا دەکرێتە سەر هەرێمی کوردستان. بەڵێ دوا پرسیارم لە بەڕێستان پێشبینی هیچ ڕووداوێکی گەوراکەن لەم ماوەی ڕوودا؟ پێم وایە ئەم ناوچەیە لە سەرەتای بەرنامەکەدا کاک ئەحمەد جەنابەت ئاماژەت بۆ کرد کە ناوچەیەکی گەرمە و دەکوڵێ ینی هەمیشە سەپرایز و مفاجئات دەبینین بەڵام لە بەرژەوەندی زلهێزێکی ناوچەی وەکو ئێران نییە کە ئەم ناوچەیە بە تەواوی لە دەست دەربچێ بتەقێتەوە و لە بەرژەوەندی زلهێزێکی نێودەوڵەتی وەکو ئەمریکاشانی ئەم ناوچەیە سەرێشەیەکی تری بۆ دروست بێت چونکە ئەمریکا فۆکەسی لەسەر چینە لەسەر رووسایە بۆ ئەو مەشغوڵە بە شەڕی ئۆکراین رووسیا و مەشغوڵە بۆی سنوورێک بۆ هەیمەنە و هەژمۆنی چین دابنێ کە ئێستا بەڕاستی خەریکە وەکو بڵێ وەکو جەمسەرێکا سەر دەرەکات چین
لە ڕووی ئابووری بۆیە ئەمریکا ناوێت سەرێشەیەکی تر لە ڕۆژهاتی ناوەڕاتە دروست بێ بەڵکو لە بەرژەوەندی ئەمریکا و ئێرانە کە سقامگیری هەبێ بۆیە پێم وانە لە دەست دەربچێ ئەم ناوچەیە ینی و هەروە هێشتان جەنگی حەماس و ئیسرائیلیش خامۆش نەبوو خامۆش نەبووەوە بەردەوامە لە پەرەسەندە بەڵێ بەڵام ئێمە دەبێت بۆ هەموو ئەگەرێک دەبێت خۆمان حازرکەین وەکو هەرێمی کوردستان وەکو قەوارە وەکو لایەنە سیاسیەکان وەکو دامدەستگاکان وەکو هەیە وەزارەتی پێشمەرگە دەبێت ئەو ئامادەسازیە هەیە بەداخەوە لە هەندێک ڕۆوە وەکو پێویست نییە هەیە بەڵێ هۆشیاریەکی باشیش هەیە لەلایەن سەرکردایەتی سیاسی کوردستان کە ئەم ناوچەیە بەرەو چه ئاراستێک دەڕوا بەڵام وەکو پێویست ئێمە نەمانتوانین هێزەکانی پێشمەرگە یەخەینەوە بۆیە دەبێت ئێمە ئامادەبین بۆ هەموو ئاڵنگاریەکان دەبێت ئەم هەوڵ دەین ناوماڵی خۆمان ڕێخەینەوە دامەزگاکانمان بەهێز بکەین دەبێت پشتگیری نێودەوڵەتی زیاتر بەدەست بێنین بۆی کە بەهاکانمان لەگەڵ بەهاکانی ئەوان مشتڕکەین بەرژەوەندیەکانمان لەگەڵ ئەوانە هاو بەش بکەین و ئەو کاتە ئێمە دەتوانین ئامادەبین بۆ ڕوبەڕووبوونەوەی هەڕەشەکان و سوود دەرگرتن لە دەرفەتەکان. بەڕێز کار و خۆشناو سەرۆکی ئینستیتوتی تۆژینەوەی ئەمریکی کوردی سپاس بۆ شرۆڤ زانیاریەکانت. سپاس بۆ بەڕێزیشتکە. بینەرانی بەڕێز و خۆشەوی سپاس بووە تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتانە سپێرم شاد و کامرانمە.